سڵاو خۆشەویستان ئازیزان، وانەی پێنجەمە فێربوون لە ڕێگای چیرۆکەوە. ئومێدەوارم کە وانەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوە بێت. داواکارم بۆ پشتگیریکردنی پرۆژەی ئاوات ئەکادمی کە پرۆژەیەکە باوەڕمان وایە ئێمە ئەتوانین گۆڕانکاری گەورە لە بواری فێربووندا بکەین. لەبەر ئەوە داواکارم ئێوەش بۆ خزمەتی هاوڵاتیان، بۆ خزمەتی خۆتان، بۆ خزمەتی ئەم پرۆژەیە ڤیدۆکان شێر بکەن، پەیاممان بگێنن بە زۆرینەی خەڵکی، هەتاوەکو زۆرینەی خەڵک سوودمەند بێت. ئێمە پلان و بەرنامەیەکی وامان هەیە کە بە دڵنیایی ئەتوانین بە خزمەتی چین و توێژە جیاوازەکانە بین و ئەتوانین فێرکردن ئاسان بکەین و وای لێ بکەین کە بە نرخێکی گونجاو یان بەبێ بەرامبەر بێتە ناو مۆبایلەکانتان و ئێوە بتوانن سوودی لێ وەربگرن. One of Harry's feet was bigger than the other. I can never find boots and shoes for my feet, he said to his friend Dick. Why don't you go to a shoemaker? Dick said. A good one can make you the right shoes. I've never been to a shoemaker, Harry said. Aren't they very expensive? No, Dick said. Some of them aren't. There is a good one in our village, and he's quite cheap. Here is his address. He wrote something on a piece of paper and gave it to Harry. Harry went to the shoemaker in Dick's village a few days later, and the shoemaker made him some shoes. Harry went to the shop again a week later and looked at the shoes. Then he said to the shoemaker angrily, "You're a silly man," I said. "Make one shoe bigger than the other, but you've made one smaller than the other." بەڕێزان سەرەتا بە ئەمە بکەینە کوردی ئەگەر هەر تێبینێکیشە بێ پێتان بڵێم. One of یەکێک لە Harry's feet پێکانی هاری foot FOOT واتە پێ ئەگەر بڵێ پێکان دیکی بە کۆ بڵێ feet. ئەم کۆما ئێسە چییە؟ تۆ بڵێ لە کوردیە بڵێ پێکانی هاری واتە لە بینی پێ و هاری یەکەیە. ئەم یە بۆ نمونە تۆڵێ کتێبی مامۆستا، کتێبی ناڵێ کتێب مامۆستا، ناڵێ مودیر مەدرسە، ئەڵێ بەڕێوەبەری قوتابخانە، واتە لە زمانی ئینگلیزیە هەروەکو کوردی زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان تۆ یایەگە خەیتە نێوان ئەم دووشتا پێوترێ یای خاوەندارەتی. لە زمانی ئینگلیزیە ئەم کۆما ئێستەمان هەیە شکلیشی هەر لە یا ئەچێ چۆن سەیریکەن. Harry's feet کۆمایەک و ئێسەیەک was bigger گەورەتر بوو was بوو bigger big گەورە bigger گەورەتر. بەڕێزان زۆر جار ئەوە هەیە ئەوترێ ئەم BIGە تۆ کات یاڕێخیتە سەر ئەبێ جێکە بکەی بە دەبڵ، بەڵام کێشەکە ئەوەیە پێو ناڵم بۆچی بەم لێرە پێو بڵم. ئەم bigger ئەگەر نەیکەی بە دەبڵ سەوتی bigger big ئەگۆڕێ، چکە ئەگەر بێت و بڵێ big بە دوایە یەکسەر ER بێ نابێ بە بیگە ئەبێ بە بایگە. بۆ ئەوەی نەبێ بە بایگە، بۆ ئەوەی سەوتەکە تێک نەچێ لە زمانی ئینگلیزیە ئەگەر نەبزوێنێکی وەکو جی بزوێنێکی وەکو ئای لە پێشەوە هاتە وەکو لەم نمونە هەیە، ئەگەر هاتوو ئیئارێکی بخەیتە سەر بیکی بە دەبڵ. مەسەلەن تۆ لە فعلەکانە بۆ نمونە sit SIT ئەگەر ئایەنجی بخەیتە سەرەکەی بەچی تێکەکەی بە دەبڵ بۆ ئیکەی بە دەبڵ. لە مەکتەب هەر پێ دەڵێن بڕۆ ئیکەی بە دەبڵ، ئەمە یاسایە، ئەمە بزوێنە و نەبزوێن. بەس خۆ بزوێن نەبزوێن چییە؟ ئەمە لە ئەسڵە شتێک دەستکاری ئەکرێ. sit ئەگەر بێت و ING بخەیتە سەر بەبێ ئەوەی بیکەی بە دەبڵ نابێ بە سیتینگ ئەبێ بە سایتینگ، واتە سەوتی شتەکە ئەگۆڕێ.
بۆیە big کاتێ یاڕێچێتە سەر ئەیکەی بە bigger double G باشە جیەکە دانەیەکی کەش لەوە دانەی چونکە لە زمانی ئینگلیزی ئەگەر دوو پیتی وەکو یەک هاتن هەر ساوتەکە یەک شتە بۆ ئەو پیتە بەڵام بۆ پیتەکەی پێش خۆی ئەگەر یەک دانە بێ یا دوان بێ ئەبێ بە گۆڕانکاری دەنگی لەبەر ئەوە ئەمە دووشت لێرا فێر ببە یەکیشیان ئەوەیە کە ئەم کۆمایەسە وەکوی کوردی وایە کۆمایەس و کەلیمەیەک یەکیشیان ئەوەیە کە تۆ ئەم شتانە بۆ ئۆکێ بە دەبڵ ئێستا ئەڵێ one of Harry's feet یەکێک لە پێکانی هاری was bigger than the other گەورەتر بوو لەوی تریان I can never find من هەرگیز ناتوانم بدۆزمەوە find چی boots put پێڵاو and shoes for my feet ناتوانم پوت و پێڵاو بدۆزمەوە بۆ پێکانم he said to his friend Dick ئەمەی وت بە هاوڕێکی کە Dick بوو Why don't you go بۆچی ناچیت to a shoemaker shoe پێڵاو make دروستکەر make واتە دروستکەر shoemaker یعنی پێڵاو دروستکەر پێڵاو درو باشە Dick said Dick پێوت A good one can make you the right shoes دانەیەکی باش یعنی پێڵاو درویەکی باش ئەتوانێت پێڵاوێکی چاکە بۆ دروستکە بیر لە زمانی کۆن بکەرەوە بەڕێزان بیر لە ئێستا مەکەرەوە کە تۆ لە مەعمەلێک بە هەزاران پێڵاو دروستەکرێت بیر لەوە بکەرەوە لە زمانێکە پێڵاو درو هەبووە پێڵاو دروەکە خۆی چەرمەکە هێناوە پێڵاوەکەی لێ دروست کردووە ڕۆشتوی وتوتە ئەمە قاچی بنە بۆ قیاسە پێڵاوی بۆ دروستکردن I've never been to a shoemaker بەڕێزان ئەم ڕستە لەبەر کە گرنگ بۆ نمونە من ئەگەر بڵێم من هەرگیز لە بۆ نمونە ئەردەن نەبووم ئەڵێم چی I've never been to Jordan من هەرگیز لە میسر نەبووم I've never been to Egypt من هەرگیز لە یابان نەبووم I've never been to Japan عفوا نەگە I've never been to Japan کەواتە بڵێ من هەرگیز لەو شوێنە نەبووم ئەبێ بڵێ I have never been to ئەگەر بە خۆت بیری لەکەیتەوە ئەڵێی ئین سێرەکی تووە ئین نییە ئەمە لەبەرکە ئەمە پێویستت پێ I've never been to فلانشە باشە ئەڵێ من هەرگیز نەچوومەتە لای هەرگیز لای هین نەبوو لای پێڵاو درو نەبوو Harry said ئەمە هاری وتی Aren't they ئایا ئەوان چی نین very expensive ئایا ئەوان زۆر گران نین زۆر expensive نین No Dick said Dick وتی نا Some of them aren't ئەگەر بە بریتانی بڵێ ئەمە ئەڵێ aren't Some of them aren't بەڵام ئەم دیجێ بڵێ aren't Some of them aren't There is a good one in our village There is واتە هەیە A good one دانەیەکی چاک In our village لە لادێکەمان ناڵێی village Vil ئەمە کەلیمە پێچێت لە ئەسڵا هەر فەڕەنسی بێت چونکە ڤیل واتە شار بە زمانی فەڕەنسی ڤیلاژ کە هەروە ئەنووسرێ واتە شاری شارۆچکە یعنی گوند باشە بەڵام لە زمانی ئینگلیزیە تۆ ناڵی ڤیلاج ئەڵێی village باشە There is a good one in our village دانەیەکی باش لە گوندەکەی ئێمە هەیە and he's quite cheap بە تەواوەتیش هەرزانە cheap کەواتە cheap هەرزان expensive گران Here is his address وەرەقەیەک شتێکی دیارە بۆ نووسیواڵێ ئەمەش ناونیشانەکەیت Here is his address He wrote something دەستی کرد بە نووسین He wrote نووسی something شتێک on a piece of paper لە پارچە کاغەزێک and gave it to Harry شتێکی نووسی لە پارچە کاغەزێک و نووسی وتی ئەمە ناونیشانەکەیت Harry went to the shoemaker in Dick's village a few days later Harry went ڕۆژ to the shoemaker بۆ لای پێڵاو دروەکە in Dick's village لە گوندەکەی ماڵی Dick گوندەکەی Dick a few days later واتە چەند ڕۆژێک دواتر چەند ڕۆژێکی کەم دوایەوە and the shoemaker made him some shoes و پێڵاو دروش هەندێک پێڵاوی بۆ دروست کرد Harry went to the shop again هاری چوویەوە بۆ دوکانەکە again دووبارە a week later هەفتەیەک دوایەوە and looked at the shoes و تەماشای پێڵاوەکانی کرد then he said to the shoemaker angrily He said وتی
to the shoemaker بە پێڵاو دروەکە angrily بە تووڕەیی angrily ئەو ئێڵوایی چۆتە سەر واتە بە تووڕەیی You're a silly man I said ئەڵێ من وتم تۆ پیاوێکی گەمژەیت silly گەمژە بەڵام ئەگەر لە کوردیە تۆ بە کەسێ بڵێ گەمژەی کارەشان لەگەڵتە سیلی ڕاستە مانای گەمژیت هەیە بەڵام خودی وشەکە دەربڕینەکە هێندە عیبارەتەکە توند نییە کابرا هەستێتەوە بۆ نمونە دوو هاوڕێن پێکەوە نەڵێ don't be silly یعنی گەمژە مەبە بەس خۆ بە کوردی بڵێ گەمژە مەبە یەکێک لێ قوبڵ ناکە چونکە کەلیمەی گەمژەکە ماناکی زۆر خراپە بەڵام سیلیەکە یەکجار وانییە Make one shoe bigger than the other ئەڵێ make one shoe ئەڵێ من وتم I said من وتم make one shoe پێڵاوێ دروستکە پێڵاوێکیان تاکێکیان یعنی bigger than the other واتە بە تاکێکیان گەورەتر بێ لەوی تریان but you've made بەڵام تۆ دروستت کردووە you have made تۆ دروستت کردووە one smaller than the other یەکێکیان بچووکتر لەوی تریان بزانە یەکەم جار بچووکەکەی بستۆ بیکاتە قاچە گەورەکەی طبعا یەکێکیان کە گەورەتر بێت لە ئەوی تریان واتە یەکیشیان بچووکتر لەوی تریان ئەم بەوەڵە گەمژە کەچی خۆی دیارە گەمژەیە پێشەوە ئینگلیزیەکەیان پێ بڵێم با جارێکی کە بۆت بخوێنمەوە تکایە سەیری One of Harry's feet was bigger than the other. I can never find boots and shoes for my feet, he said to his friend Dick. Why don't you go to a shoemaker? Dick said. A good one can make you the right shoes. I've never been to a shoemaker, Harry said. Aren't they very expensive? No, Dick said. Some of them aren't. There is a good one in our village, and he's quite cheap. Here is his address. He wrote something on a piece of paper and gave it to Harry. Harry went to the shoemaker in Dick's village a few days later, and the shoemaker made him some shoes. Harry went to the shop again a week later and looked at the shoes. Then he said to the shoemaker angrily, You're a silly man. I said, make one shoe bigger than the other, but you've made one smaller than the other. ئێستا ئینگلیزیەکەی بڵێ پێکان پێ جووت پێ feet بڵێ گەورەتر لەوی تر گەورەتر لە بەراوردکەی بڵێ گەورەتر لە bigger than بڵێ هەرگیز never بڵێ دۆزینەوە find بڵێ put پێڵێن boot بڵێ پێڵاو shoes هاوڕێ friend بڵێ پێڵاو دروو پینەچی پێڵاو دروو shoemaker بڵێ گران expensive بڵێ هەنێک لەوان هەنێک some لەوان some of them بڵێ گوندەکەمان our village بڵێ بەتەواوەتی هەرزانە ئەو واتە ئەو پێڵاو درووە بەتەواوەتی هەرزانجانە he's quite cheap بڵێ ناونیشان address بڵێ ئەو نووسی واتە کوڕەکە نووسی he wrote بڵێ لەسەر پارچە کاغەزێک لەسەر on پارچە a piece
کاغەزێک. On a piece of paper. On a piece of paper. بڵێ چەند ڕۆژێک دواتر. چەند ڕۆژێک دوای ئەوە. A few days later. A few days later. بڵێ دروستی کرد. دروستی کرد. Made. Made. بڵێ بە تووڕەیی. بە تووڕەیی. Angrily. Angrily. بڵێ گەمژە. گەمژە. Silly. Silly. بڵێ بچووکتر. بچووک بچووکتر. Small. Smaller. Smaller. بەڵێ بەڕێزان هاتینە کۆتایی وانەی پێنجەم. هیوادارم ئەم وانانە جێگی سوود و ڕەزامەندی ئێوە بێت کە بۆ پشتگیریکردنی پرۆژەکەمان داواکارم کە ڤیدیۆکانمان شێر بکەن، ئینڤایتی هاوڕێکانتان بکەن بۆ پەیجەکە و هەوڵ بن بۆ ئەوەی کە باش فێری زمان ببن، بەشداری کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمان بکەن لە ئاوات ئەکادمی. هیوای سەرکەوتنتان بۆ بخوازم.